بەڵێوە کۆمەژمان پێکرد کە کاریگەری داخستنی گەروی هورمۆز بۆ هاوکات ئەم شەڕێکە لە نێوان ئیسرائیلێران و ئەمریکا هەیە وای کردووە کە کاریگەری لەسەر کەرتی وەزەی عراقیش بکات بە تایبەتی کە عراق وڵاتێکی دراوسەی ئێرانە و ئەم کاریگەریانە لەسەر عراق بە تایبەتی دەردەکەون لەگەڵ میوانەکەم گفتگۆیان بابەتە دەکەم بەڕێز عەبدولساحب بەزوون گوتەبێژی وەزارەتی نەوتی عراق لەگەڵم دەبێت. بەڕێز بەزوون سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمێ بزانم لە سەرەتای ماڵۆزیانەوە تا ئێستا ئاستی هەناردەی نەوتی عراق بۆتە چەند ئەتوانێت چەندێ نەوت هەناردە بکات؟ بنای خۆی بەخشندەی بهرابان سڵاو لە جەنابەت و لە بینەرانی کوردستان 24ش وەکو هەموو لایەک دەزانن کە ئەم شەڕێکە لە ناوچەکە هەڵگرساوە ئێمەش دۆخمان وەکو دۆخی وڵاتانی دیکە و وڵاتانی کەندا وایە کاریگەریمان زۆر لەسەر دروست بووە بەهۆی ئەو شەڕەوە بەڵام لەگەڵ هەموو ئەو کێشانەدا وەزارەتی نەوت توانیوێتی کارەکانی ڕێک بخاتەوە هەروەها دۆخی فریاگوزاری ڕاگەیانوە سپاس بۆ خوا بە گوێرەی ئەو پلانی کە دامانەوە کارەکانمان بەڕێوە دەچن بە تایبەتی ئەوەی کە پەیوەستە بە هەناردەی نەوت لە دەواازەکانی دیکەوە هەروەها چالاکردنی دەواازەکانی دیکە بۆ نمونە ناردنی نەوت بۆ جیهان و بۆ بانیاز هەروەها هەناردەکردنی نەوت لە ڕێگەی حەوزەکانەوە لە ماوەی ئەماوە کورتەدا ئێمە لێک تێگەشتنی زۆر باشمان هەبوو لەگەڵ براکانمان لە هەرێمی کوردستان هەروەها لەگەڵ لایانی تورکی بۆ ئەوەی کە هەناردەی نەوت بەردەوام بێت بۆ ئەوەی کە ئێمە هەموو کێشەکانمان نامێنێت ئێمە لە ماوەی داهاتوویشدا ئێمە ئەو ڕادەگەێنین کە هەناردەی دەکەین لە ڕێگەی بۆری جیهان و بانیازەوە یاخود لە ڕێگەی حەوزەکانەوە چونکە ئێمە لەگەڵ کۆمپانیای گەورەی دیکەش ڕێکەوتن دەکەین بۆ ئەوی کە نەوتی خاو بۆ دەرەوەی عێراق هەناردە بکەین بە شێوەی جیاواز. باشە حکوومەتی عێراق چاوی لەوەیە کە بڕی چەند نەوت لە ڕێگەی بەندەری جیهانەوە هەناردەی بازاڕەکانی جیهان بکات ئەوەی کە داوای لە حکوومەتی هەرێم کردووە ڕێککەوتنی لەگەڵ بکات. بە گوێرەی ئەو هەناردەی بۆریەکەیە چونکە ڕەنگە بگاتە 300 بۆ 400 هزار بەرمیلی ڕۆژانە ڕێژەکە دەکرێت بگۆڕێت ئەوە پەیوەستە بەوەی بۆریەکە تا چەند بەرگە دەگرێت. کەواتە ئەوەی کە عێراق ئێوێ بیکات لە ڕێگەی بەندەری جیهانەوە بۆ دەرەوە هەناردەی بکاتەوە ڕێڕەوەکانی دیکە ئەم بۆشاییە پڕ دەکاتەوە بۆ عێراق ئەوەی کێتە ئێستا بەهۆی ئەم قەیرانەوە داخستنی گەروی هورموزەوە ڕوبەڕووی قەیرانی وزە بۆتەوە عێراق. ئەو نیگەرانی کە هەیە یاخۆتە زۆر نیگەران نین ئێمە واتە نیگەرانیەکە ئەوەندە نییە سوپاس بەخوا ئابووری عێراق ئێمە وەبەرهێنان لە توانای مرۆیی یاد دەکەین ئێمە سوود لە توانای مرۆوی وەردەگرین ئێمە لە کاتی شەڕداین پێویستە ئامادەکاریمان هەبێت بۆ هەموو سیناریوەک بۆ نمونە پێویستە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا هەماهەنگی زۆر باشیانە بێت ئەوەی کە پێویستە بە نەبوونی ئەوەی کە پێویستە بە نەبوونی نەوت و سوتەمەنیەوە لە هەرێمی کوردستان حکوومەتی عێراق ئامادەی هاوکاری هەرێمی کوردستان بکات بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بکرێت ئێمە ئامادەی سیناریوی هەموو سیناریوەیەکین وەکو دەزانن کە وەبەرهێنان و پاڵاوتنی سوتەمەنی لەنەوە خۆی عێراقدا زۆر باش بەڕێوە دەچێت کێشەمان نییە غاز هەیە غازی چێشتێنان هەیە غازی سوک هەیە بنزین هەیە واتە ئێمە بەردەوامی لە کارەکانمان لەگەڵ ئەوەی ئەو دۆخە سەختی بەسەرمان داهاتووە دۆخمان باش ئێمە باشە ڕێککەوتنەکە لەگەڵ هەرێمی کوردستان کراوە و مەرجەکانی هەرێمی کوردستان چی بووە بۆی کە لە ڕێگەی بەندەری جیهانەوە بتوانن نەوت هەناردە بکەن؟ ئەوە بەمانای ڕێکەوتن نییە واتە ئەوەی هەیە تەنها لێک تێگەیشتنە لەبارەی لۆجستیەوە ڕێخستنی کارەکانە بۆ ئەوەی کە ئێمە نەوت لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بگەینە جیهان کارەکان زۆر باش بەڕێوە دەچن لێک تێگەشتنی باش هەیە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا ئێمە لێک تێگەشتنەکە ڕادەگەێنین پێشتان دەڵێن چەند هەناردە دەکەین و چەند دەتوانین لە ڕێگەی هەنەری هەرێمی کوردستان و هەناردی بکەین.
باش ئەو نەوتەی کە دەڕوات لە ڕێگەی جیهانەوە تەنها نەوتی کوردستانی یا ناوچەکانی دیکە عێراقیشە کەرکووکی تێدایە؟ بەڵێ نەوت ئەوە نەوتە نەوتی عێراق بێت نەوتی هەرێمی کوردستان بێت نەوتی بەسرە بێت نەوتی کەرکووک بێت ئەوە هەمووی نەوتی عێراقە وەکو هەموو لایەکمان دەزانین کە لە هەندێک دۆخدا هەندێک نهێنی هەیە ئێمە ناتوانین باسی بکەین چونکە ڕەنگە دۆخی نەوت کاریگەری لەسەر دروست بێت بەڵام ئێمە هەموو هەوڵێکمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی کە هەناردەی نەوتی عێراق دەست پێ بکەینەوە جا نەوتی هەرکوێ بێت. باشە تا ئێستا چ کێڵگەیەک نەوت لە عێراق بەرهەم دەهێنێت و چەند کۆمپانیا کارەکانی خۆیان لە کێڵگە نەوتیەکانی عێراق ڕاگرتووە؟ ئەوەی کە پێویستە بە کۆمپانیاکانەوە مەبەست کۆمپانیا بیانیەکانە؟ بەڵێ کۆمپانیاکانیان زۆربیان کارەکانیان ڕاگرتووە هەروەها کاریان وەستاندووە لە ئێستادا بەشێکی زۆریان چونکە کاریگەر بوون بە شەڕ بەڵام وزەی عێراق توانای مرۆی عێراق جێگەی گرتوونەتەوە کارەکان بەردەوامە زۆرینەی دۆخی کێڵگەکان سەقامگیرە کارەکان لەژێر کۆنتترۆلدا تا ئێستا باشە کەواتە ئەو نەوتەی کە هەناردە دەکرێت بەڵێ ئەو نەوتەی ڕووداوەکە کاریگەری هەبووە شەڕەکە کاریگەری هەبووە بەڵام ئێمە مامەڵی لەگەڵدا دەکەین دەست و پەنجەمان لەگەڵدا شل کردووە کارەکان لەژێر کۆنتترۆلدا زۆر باشە بەڕێز عەبدوساحب ئەو نەوتەی کە هەناردە دەکرێت لە کام کێڵگە بەرهەم دەهێنرێت کە ئەتانەوێ هەناردەی بکەن لەکوێوە؟ بەشێکی زۆری کێڵگەکان ئامادە دەتوانین پشت بە زۆرینەی کێڵگەکان ببەستین واتە دەتوانم بڵم زۆرینەی کێڵگەکان ئامادە باشن بۆ هەناردەینەوت. باشە بۆ ناوخۆ چەندی بەکاردێنن لەو نەوتەی کە بەرهەم دەهێنرێت بڕێکی هەناردە دەکرێت ئەی بۆ پێداویستی ناوخۆ چەندە دەتوانن بەرهەم بهێنن؟ بە گوێرەی پێداویستی و داواکاریە بۆ نمونە 900,000 هەندێک جار ملیۆنێکە هەندێک جار 500,000 ئەو بە گوێرەی داواکاری خەڵک و داواکاری وەزارەتی کارەبایە چونکە وەزارەتی کارەبای سوتەمەنی لە ئێمە وەردەگرێت وەکو دەزانین کە بەکارهێنانی نەوت لە ناوخۆ پێویستی بە چییە پێویستی بە داواکاریە ئێمە ئێستا لە هاوینیشدا وزەمانداوە بۆ وەزارەتی کارەبا لە زستانیشدا ئامادەی بکەین. زۆر باشە دەگوترێت کە هاوردەکردنی گازی سروشتی لە ئێرانەوە سێ هێندە زیادی کردووە ئایا ئەمە تا چەندە ڕاستە؟ ئەوەی کە پێویستە بە مەبەستت غازی مۆلیدەیە مەبەست غازی وزەی کار ئەوەی کە عێراق لە ئێرانەوە گازی سروشتی هاوردە دەکرد ئێستا ئەم هاوردەکردنە سێ هێندە زیادی کردووە وا دەگوترێت ئایا ئەمە تا چەندە ڕاستە عێراق پشت بە گازی سروشتی ئێران دەبەستێت؟ وەستاوە ئەستان غازی ئێران ئێستا وەستاوە بەڵام ئێمە هەوڵ دەدەین کە لەگەڵ سوود لەو غازەوە بگرین کە لە کێڵگەکانی نەوتدا هەیە و دەسووتێت دەمانێت بۆ بەرهێنان لەو غازەدا بکەین و بیکەین بە جێگرەوەی غازی ئێرانی بۆ کارپێکردنی وێستگەکانی کارەبا. باشە ئەمە نزیکی سێ هەفتەیە کە جەنگە بەردەوامم ئاڵۆزیانە دروست بووە لە کێوە هەناردەی نەوتی عێراق وەستاوە و زیانەکانی تا ئێستا بە چەند دەخەمڵێنرێن؟ لە ڕۆژی یەکەمی شەڕەوە ئێمە کاریگەر بووین وەکو وڵاتانی دیکەی کەندا هەروەها زیانێکی زۆریشمان بەرکەوتووە وەکو دەزانن کە گەری هورمز ڕێکی ژیانی وزەی عێراقە هەروەها ڕێکی ژیانی وزەی تەواوی ناوچەکەیە ئێمە زۆر کاریگەر بووین زیانی زۆریشمان بەرکەوتووە بەداخەوە. باش ئاماژتان بۆ کرد لە ڕێگەی بانیازەوە نەوت هەناردە دەکەن ئایا بە چه شێوازێکم هەناردەکردنە دەکرێت بە تانکەرەیە لە ڕێگەی بۆڕیەوە دەنێردرێت؟ دوای ئەو ڕووداوانەی کە ڕوویدا ئێمە لەگەڵ لایەنی سووری قسەمان کرد بۆ ئەوەی کە
چۆن هەناردەی نەوتی عێراق لە دەواازەکانی دیکەەوە دەست پێ بکەین و ئەگەر گەری هورموزدا بەخرێت یەکێک لە چارەسەرە پێشبینی کراوەکان چالاکردنەوەی هێڵی عێراق سووریایە کە پێی وترێت کەرکووک بانیاز تاوەکو ئێستا ئێمە لە هەڵسەنگاندن و توێژینەوە داین لەسەر بابەتەکە شتیوان بەخوا سەرکەوتوو دەبین تایدا چونکە عێراق بە جددی پێویستی بۆیە سەرچاوی هەناردی فرەچەشن کات. باشە ئەگەرم دۆخە درێژە بکێشێت عێراق هیچ بژاردێکی دیکەی لە بەردەمدانیە جگە لەو دوو ڕێگەیە کە ئێستا جەنابەت باست کرد؟ بەڵێ کۆمەڵێکی دیکە بژارتەمان هەیە وەکو پێشتریش باسم کرد لە ڕێگەی جێهانە لە ڕێگەی ئوردنە لە ڕێگەی بانیاسە لە ڕێگەی تەنکەرە هەروەها ئێمە هەندێک ڕێگەی دیکەشمانەیە لە هەشتاکانەوە وەستاوە بۆ نموناردەی نێوتی عێراق لە سعودیەوە ئەمەش پێشبینی کراوە جارێکی دیکە دەستی بۆ بینەوە ڕەنگە لە داهاتوویەکی نزیکدا بۆری نەوتی عێراق سعودیەیش دەست بکەین بە گفتوگۆ بۆ ئەوی چالاکی بکەینەوەتە بژاردەمان زۆرە چونکە لە کۆتاییدا ئەمە سوود بە هەردوو لامان دەگەێنێت لە کۆتاییدا عێراق پێویستی بەوەیە کە بۆری نەوتی فرەچەشن بکات بۆ ئەوی کە ئەگەر شەڕ بوو لە شوێنێکدا ئەگەر گەر هورموزداخرا عێراق نەخنکێت بەڵکو سەرچاوی هەبێت بۆ داهاتەکەی داواکاری لە خوای گەورە شەڕی دیکە ڕوونەدا بەڵام ئەگەر شەڕی دووکە ڕوودا ئێمە ئامادە بین بووی. باشە ئایا هیچ کراوە پلانێک دانراوە بۆ ڕووبڕووبوونەوەی مەترسیەکانی هێرشی سەر کێڵگەنەوتیەکان و پاراستنیانە لایەن حکوومەتی عێراقەوە بۆی کە ئەو کێڵگەنەوتیانە پارێزراو بن؟ بەڵێ وەکو جەنابتان دەزان لە کاتێکدا شەڕ هەڵدەگرسێت نازانی کێ هێرش دەکەیت نازانی کێ چی دەکات بەڵام ئێمە پلانی تایبەتمان هەیە بۆ پاراستنی سەرچاوەکانی نەوت و بیرە نەوتەکان هەروەها خاوەنی پێگەی استراتیژی خۆمانی هەروەها دەمانەوێت کۆگاکان و پاڵاوگەکان بپارێزین بێگومان وەزارەتی نەوت خاوەنی پلانی تەواوە بۆ پاراستنی لایەنەکان بۆ پاراستنی پاڵاوگە و بیرەکان چونکە هەر زیانێک بە کارتی نەوت کاریگەری دەبێت سەر قوتی ڕۆژانەی خەڵک نابێت ئەو بێتە قوربانی لایەنی سیاسی. باشە ئەوەی کە لەم نێوانەدا زۆر بەرز و نزمی بەخۆیەوە بینێ نرخی نەوت بوو کە $100 تێپەڕاند پێشبینی دەکەن نرخی نەوت لە ئاگری درێژەکێشانی ئەم شەڕە تا چەندە بەرز ببێتەوە؟ حسب معلومات بەگوێرەی زانیاریەکانمان نەوت ڕەنگە بگاتە $140. پێش کەمێک هەندێک ئاماژە هەبوون کە ڕەنگە نەوت بگاتە $140. ئەمەش زۆر زۆرە ئەم ژمارەیە زۆر گەورەیە. ئێستا جیهان دەستی کردووە بە دەرهێنانی یەدەگی استراتیژی نەوت بۆ ئەوەی کە نەوت دابەزێت بەڵام کە ئێستا گەری هورمزداخراوە بێگومان نەوت زۆر بەرز دەبێتەوە. باشە سپاس دەکەم بەڕێز عەبدولساحب بەزون گوتەبێژی وەزارەتی نەوتی عێراق لە بەغداوە لەگەڵم بووی سپاس.